بە ئاهەنگ و دەربڕینی خۆشی و شادی هاندەرە سەرسەختەکەی دەربەندی خان پێشوازیان لە یەکەم یارییانەکەیان لە وەرزی نوێی خولی نایەبی کوردستان کرد. یاری نێوان دەربەندی خانی شینپۆش و دوهۆکی زەردپۆش دەستی پێکرد. هەردوو لا بە وریایی تەواوەوە لە نیوە یاریگای بەرامبەردا یاریان دەکرد و دوهۆک لە ترسی سامناکی فشاری هاندەرانی خاوەن یاریگا و دەربەندی خانیش مۆتەکەی کێشەی ئیداریە ناوخۆییەکانی هەردوو لای دووچاری بە یەکسانی و ڕازی بوون تەنها بە خاڵێک بۆ هەر لایەک کرد. نشكر هذا الجمهور. سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونی ئەم هاندەرە خۆشەویستانە. سوپاس بۆ خوا ئەنجامەکە تا ڕادەیەک بەدڵی ئێمە بوو چونکە ئەمە یەکەم یاری خولەکە بوو. لە هەمان کاتا لە دەرەوەی یاریگای خۆشمان بووین پشتیوان بەخوا هەوڵ دەدەین لە یاریگای خۆمان قەرەبووی ئەم ئەنجامە بەسەرکەوتن بکەینەوە. أول مباراة كرات أول يوم نلعب بها المفروض يعني قبل فترة نقول الحمد لله وشكر على التعادل. لەگەڵ یانی دۆک یاریمانە بوو دیارە یەکەم یاری خولەکە یاریکی ئاسان نییە. ئێمە ئامانجمان سێ خاڵ یاریەکە بوو بەداخەوە نەمانتوانی سێ خاڵ یاریەکەم سۆگەرکەین. ئەمەش ئەسبابێکیە بوو بۆی دیاریکردنی ڕایەنە لە کاتێکی نەگونجاوە کە چەند ڕۆژێکی مابوو. ئەمەش دیارە کاتێکی زۆری ئەوێت تاوەی تەنسیقێکی باشمان لەگەڵ ڕایەنە و یاریزانەکان بەتایبەت کۆمەڵ یاریزانمان تازەیەت نەدە پێکاتەکەەوە. ئیشەڵا بتوانین لە یاریەکانی داهاتووە بە گوڕوتینێکی باشتر و بە ئەستیجامێکی باشترەوە بێنە ناو یاریگاکان ئەنجامی باش و خاڵی باشتر کۆکەینەوە بۆی دڵی ئەو هاندەرە خۆشەویستانەمان خۆشکەین کە شایانی ئەنجامی باشن. هاندەرانی دەربەنی خان سەرسەختانە هەمیشە هەنیانەکەیانە دەن دیارە ئەمە هەمیشە بێتە پاڵپشتێک و هێزێکی تەواو بۆ ئێمە ئیشەڵا لە یاریەکانی داهاتووە تاویزی ئەنجامەکانەکەین و ئەنجامی باشتر دڵیان خۆشەکەین. ئەم ئەنجامە دەبێتە خاڵێک بۆ بەخۆداچوونەوەی زیاتر و دەستنیشانکردنی کێشەی یاریزانان لە جێبەجێکردنی ئەرکەکانیان بۆ هەردوویانە بەبێ جیاوازی. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.